دا بوو بانگت کردم بڵێ بزانم. پێشکەمێک هێنان. دەیبیکەوە. وەک مەمەد بە چی دەبین یەکسەر پێم بڵێ. کراسەکەی دایە خوێنی بەسەرەوەی. فانی دەکەی خایشەکەی پانتۆڵەکەش هەروەها جدانەکەی وێنەی هەردووکمانێکی دایەوەی لە باخچە گرتمان وێنە کۆنەکە ناسنامەکە شتێدایە پەنجا لیرە شتێدایە پێڵاوەکانیش یەکتان ئەوەی تری لەگەڵ نییە. تەلەفۆنەکەش هەر ئەوەندە دایە. ئەو لەکوێیە؟ چیت لەو کرد؟ بەڕاستی بڵێ مەمەد لەکوێیە؟ دایە. وتم ڕاستی بڵێ. ناکە لە ژوورەکەی بێ. هاتۆتەوە؟ دەی بڕۆ زوو بڕۆ سەیری ژوورەکەی کە. بڕۆ سەیری ژوورەکەی بکە. بڕۆ دەزوو بڕۆ عومەر. دەی لە ژوورەکەیەتی؟ نادایە. جوان سیرکە. دەی بە تەواوی عومەر دە درێژەی مەدێ. دایکت غەمبار مەکە. مناڵی من وەک خەڵک نین خۆیان وەڵام نادەنەوە. دەی بیڵێ کوڕم بڵێ من خۆم شاردبەوە. بزانە دایکتان چۆن تێدەگا. باش تێگەیشتم کوڕمانیە؟ باشە بۆ خۆت قۆڵی منت نەگوشی؟ بیرم کەوتەوە لە کاتی ناشتندا. یەکەم جار تێنەگەیشتم دواتر تێگەیشتم. کوڕەکەم ئیشارەتی بۆ کردم. هەروەک چۆن بانگوشیلەکەت ئیشارەت بۆ کردم وانییە کوڕم؟ وایە دایە. دەڵێم لەگەڵ خۆت بەتانیە شتێک ببە
پێدەچێم هەفتەیە شارد بێ. باشە بەڵام ئەم جارەوەندە چاوەڕێکردن نییە. یەکەم جار کاری خۆتان تەواوکەن، دواتر مەمەدم بۆ بێنەوە. زۆر بیرتان دەکەم. بەرامبەر هەموو دنیا دەی بڕە شتەکان ش ببە. دەی هەزاران سوپاس خودایە. دەی ئەمە دەتویست بە منی بنێری؟ مەمەد کاکەزە دەتەوێ بڕۆم؟ دەبیگرەوە دەڕۆم. ئەمە لەبەر ئەو شتە بۆ دەنێرم. کوڕخۆ پێو ناتوانێت نەفسەکە لەگەڵ بکە. هەر کاتێ دێتێ بەرامبەرم مێشکم دەخوێسی بکەم. ڕاوەستە با من بڕۆم. ئینجا بیرم دەکەی ها؟ و هەرگیز پێ نالم بۆ کوێ دەڕۆم. ئینجا دوای 2 ساڵی تر دێمەوە بەرامبەر. کوڕە بەڕاستیمە. ئەگەر وام نەکرد من نامەرد بم. کاکە لە تووڕێیانە نایڵێم. ئەگەر نا کاکە من لەم دنیایە تۆم نام کەس زیاتر خۆش دەوێت. دەزانم ئێستا ئەگەر من بڵێم زۆر ئاقەڵ لە چێشی. بەڵام سیرکە بەڕاستی دەڕۆم بۆ چارە بەسەندیمە ها. شتێکی تر هەیە. ئەو کەرانەکان هەیە. ئەو پیاوەی بەهۆی زەنگی جۆفایلەکانی بۆ نادەم. ئەو پیاوە چیە بە ناوی کایە؟ هاوڕێیەکم هەیە لەو شوێنە. لە ئاسایش کچێکە بە ناوی ئەلیف. بەهەرحاڵ من داوایەکم لێ کرد کۆپیەکی بەڵگەی ئەو ژمارە تەلەفۆنانم پێ بدا کە ئەمانە نهێنیەکانم پێ دەگۆڕنەوە. گەر ئاشکرا بێ ئەو کچە دەردەکەن دەیکوژن، بەڵام دڵی نەهات ڕەتم کاتەوە. پێتی دەناسێنم. بەهەرحاڵ ئەوەم چی دەڵێم؟ ئەم دەڕۆم.
سەیرێکی بکەم. بەم سنگاپوری بە سەبرانە بڵێ بە هەفتێکی دریش چاوەڕێ بکەن. باشە گەورم. ڕۆژە خەونی من هەرێ کاتی ئێمە هاتووە ها؟ من کەمێک کار لەسەرەوە دەکەم کایە. بەم بۆ نێوە کایە ئەم پیاوانە بێعقڵ نین بزانن لە کۆتاییدا لەوانەیە تێ بگەن. هاوڕێ نوێیەکەی خۆمان بە لێوە ڕاکێشینە دەرەوە بێنی نەولایە بیهێنێ لای خۆمان؟ نا